بە بەردەوامی ئەوترێت یەکێک لەو ڕێگانەی وا کات ژیانمان تەندروست بێت وەرزشکردنە ئەمەیتر هیچ شک و گومانێکی تایە نییە بەڵام زۆر جار بەتایبەت لەناو خاتوونەکانە ئەبینیت ژیانیان ئەرکەکانیان وا ئەکات کە فریای وەرزش نەکەون و سەرباری ئەوەی کە بۆ ئەوان زۆر گرنگە بەڵام بە هۆکاری جیاواز ئەڵێن بۆیان ناکرێت جا ئێمە لە تەواری ئەم بەشای قساکەین لەسەر ئەو گرنگیە کە خاتوونێک بۆ بەڕاستی پێویست دەکات سەرباری هەموو ئیش و کارەکان بەڵام هەر وەرزشکردن لە یاد نەکات و ئەگەر ویستی ئەم وەرزشە لە پرۆگرامی ژیانی خۆیان دابنێت بە چ شێوازێک ژیانی خۆی لەگەڵ ئەم وەرزشەیە ڕێک بخات لە دیوە جیاوازەکانیەوە و هەروەها زۆر جاریش کۆمەڵی گرفتی تەندروستی بۆ خاتوونێک لانێ بەرۆکی بگرێت کە بە وەرزشکردن چارەسەری بکات بەتایبەت ئەگەر بتوانێت کێشی دابەزێنێت ئەم کێش دابەزاندنە لە ڕێگەی وەرزشەوە بە خاتوونەکان لانەیە زۆر جار ئەنجامەکەی بەدڵیان نەبێت بەڵام بۆچی لانەیە ئەم ئەنجامە بەدڵی نەبێت و چۆن ئەم وەرزشە بەتایبەت دەتوانێت کێشی ئەوان ڕێک بکاتەوە بۆی کە لەسەر ئەم بابەتە بدوین بە میواندارتی بەڕێز مامۆستا ڕازا و عەبدوڕەحمان مامۆستای زانکۆ زیاتر لەسەر بابەتەکە گفتوگاکە مامۆستا ڕازا سڵاوی لێبێ بەخێوێت بانی باش مامۆستا زۆر بەخێر بێت سەرچاو مامۆستا ئێستا پێش ئەوەی بەرنامەکە لەگەڵ بینەرانمان دەست پێ بکەینەوە باسی جەنابتمان نەکرد ئەوەی کە هەر جارۆکە لەلامان میوانە بی ماشەڵڵا کێشت ئەوە نەیتر گونجاوتر و ڕەشێخترەبی جاوتت هۆکارەکەی باسەکەم لە بەرنامەیە کاتە پێمان بڵە هەر ئەمە ناوڕۆکی تەوەرەکەشمانە بەڕاستی چۆنە خاتوونێک بتوانێت ئەوە کێشێ با بڵین بە گونجایی بهێڵێتەوە سپاسی ئەمە مەوەسفەتانەکەم مەمنون سپاسانەکەم بەڵێ من ئەتوان بڵم لە مایم 6 مانگەیە 11 کیلۆم دابەزانەوە بەڵێ ینی شەر نییە تۆ دانیشی بەس بڵێ وەڵام من وەرزشم پێ ناکرێ و کاتم نییە و ئەم جۆرەشتانە زۆر کات ئەتوانی هەل لە ڕێگای پرۆگرامی خواردنەکەتەوە کێشێکی زۆر دابەزێنی بێگومانە گەوەرزشی لەگەڵا بێت وەرزشەکە زیاتر مەسلەی هیچ تۆ کێش دابەزانەکە خۆی لە خۆیان تەندروستێکی باشە بەڵام وەرزشکردنەکە لەگەڵیا ئەمە زۆر باشتری ئەکاتەوانێ ئەویش بەهۆی زیاتر من زیاتر تەرکیزم کردوتە سەر بەڵانس لە خواردنە تا چۆن خواردنەکەت بەڵێ خواردنەکان چۆن ئەمە پێڵین سیام متقطع نەک بەو معنای ڕۆژ و کە ڕۆژی تەواو تێگریتر ئاو ناخۆیت و نێدێنیت و چای شتێک ناخۆی نەک بەو معنایە ڕۆژ زانستیەکە ڕۆژ زانستێکە ئەویش مەبەستم لێرە ئەوەیە کە تۆ من ئەمڕۆ ببوون منە کاربویدرات بخۆم پرۆتین ناخۆم باشە چۆن کاربویدرات و پرۆتینەکە بەیەکەوە خواردنیان زەرێکی زۆر لە جەستەیە بۆچی ئەو دوانە بێکە و گونجاو نین هیچ کاتێک ئەتوانی کاربویدراتەکان لەگەڵ سەوزەوات تا بخۆی ئەتوانی پرۆتینەکان بە هەمان شێوە لەگەڵ سەوزەوات تا بخۆی بەڵام بەیەکەوە کاربویدرات و پرۆتینەکان بەیەکەوانێ ئەمە زەرە لە جەستەیە لەبەرێ و ئەنزیمانی کە ئەبێتەوەی هەرسکردنی کاربویدرات لە جەستەیە لەگەڵ ئەو ئەنزیمانی کە ئەبێتە هەرسکردنی پرۆتین لە جەستەیە ئەو دوانە دژی یەک ئیژەکەن ئێمە نازانین دانیشین بە خۆمان نانە چەورەیەکی چاگەکەین و ئەی خۆی نانە چەورە چەوریە بڵێ نانی بەیانەکە بۆ نمونە چی ئەخۆیت من کاربویدرات ناخۆم کە عام کاربویدرات ناخۆم هیچ کاتە نانوشتو هەموو وەلا نەخێ بەیانە من نان ناخۆم ینی نان هێلکی کوڵاوە خۆم تۆزێ کونجی پیا ئەەکەم دوو کاکڵێکی وێزە خۆم و تاو ئەوە نانی بەیانەکە جسمیش بڕواب کە ڕاهاتنە خواردنی ژوک و مەسەلەی جگەرەکێشان و ئەم شتانە ینی خووە تو ئەتوانی ماعیدە چیە ماعیدە عەزەڵەیە ئەم عەزەڵەیە توانی بکشێ زۆری تێکەی بیکشێنی ئەشتوانی کەمی تێکەی بچووکیکەیتەوە لەسەر ئەم قەبارەی ڕای بێنیت ئەمە مەسەلەکەیە باشە من لە بەتایبەتی دوێنێ کە تەوەرەیان هاوکارانم دایان نابوو لە توێژینەوەیەک دکتۆر ئێسا لە جیهانە زۆر گرنگی بۆ وەرزشکردنیان و بەردەوامیش ڕۆم بە دوای وردەکاریەکانە و هاتوونەتە سەر ئەوەی کە وەرزش و تەندروستیان تێکەڵ کردووە ینی بلایانی پزیشکەکەی لە ڕووی زانستیەکەی و ئەم توێژینەوە بخوێنەوە بە تایبەتی لەسەر خانمان ئەڵێ تۆ پێش ئەوەی بیت خواردن و ئاو لە خۆت بگریتەوە بزانت جەستەت چییە بەپێی تەمەنەکانی جای کردبووە بۆ نمونە لە تا تەمەنی ئەوەی کە کچێک ئەچێتە بەردەم سوڕی ماگانە جەستەیەکی کەی هەیە و لە گەشایە کاچێت ئەو هۆرمۆنانە تێگەچێت ئەمە لەوانێت زۆر جار بەرەو قەڵەوبوونی بڕوات کە پرسیاریشی لێ بکەی ژەمێکی زۆر تەندروستیشی هەیە بەڵام چی بکە هۆرمۆنەکانی تێکچووە یەتە تەمەنێکی ترەوە لەوانەیە
ئەم کەسە بەهۆی ئەوەی کە باری دەرونی و خەمۆکی زۆر ڕوویتیەکە بۆ گۆڕانکاریانی کە لە جەستەیە دروستە بێ لە ناخواردنەکان ژەمەکانی لێ تێگەچێ ئەمەش هەر قەڵەوی بۆ دروستەکە یەتە تەمەنی شێوەی کە ئیترەچێتە پرۆسی هاوسەرگیریەوە دووجانبوون و مناڵبوون کشان لە ناو جەستەیە دروستە بێت و دوای بچووبوون و ئەبێ بە پێست و شلەمەنی لە جەستەیە ئەمە شەر قەڵەوی دروستەکە کەواتە من لەسەر ئەو بابەتە چۆن بتوانین بە پێی تەمەنەکان مامەڵە و خواردن و وەرزش بۆ خانمان دابنی بەڵێ ئەو بابەتی کە جەناب دەستا باس کرد بە کولی کە عام ڕەبتی بە هۆرمۆنەوە هەبوو تێکچوونی هۆرمۆنەکان تێکچوونی هۆرمۆنەکانی زیاتر پێیوەستە بە باری دەرونیەوە قەلەقی تەسیراتێکی زۆرە کاتە سەر هۆرمۆنەکان ئەبێ ئینسان خۆی لە خۆیان بتوانێت کار لەسەر خۆی بکات یعنی من حتمما هیچ ئینسانێک و هیچ مرۆڤێک نییە کە مەشاکلی نەبێت کە گرفتت نەبێت وەنیە بەڵام تۆ دانیشی بە دیار خەمۆکیەکەوە دانیشیت زیاتر گرفت بۆ خۆت دروست دەکەیت ئەبێ ئینسان بتوانێت کار لە خۆی بکا بڵێ من ئەمە بەرەو کوێم ئەبە ئەم خەمۆکیە وایە ئیکێ ئەزیزێک لە دەست ئەیە خەفەتێکی زۆری هەیە بەڵام کە تۆ خەمۆکیش ئەبیت و خەفە دەخۆی حتمما گریان شتێکی خۆ خراپیش نییە بەڵام کە ئەمە باری دەرونی وای لێکردی کە بە تەواوەتی تێکت بات ئەمە ئیتر زوعفی خۆتە چۆکم هەمووی ئەڕوین دنیاکەواییە بەجێڵی مەبەستەکەی من لە ئێمە مامۆساەوە بوو ینی ئەو بۆ لایانی پزیشکیەکەی بۆ لایانی پزیشکی دەرونی ئەوانە لە ڕێگەی دەرمان و عیلاجی بۆ نووسن بەڵام زۆر جارە و عیلاجانە و ژەمەکان ئەگەر چەندیش وەرزش بکە هەر کاریگەری نابێت لەسەر جەستەی چۆن بتوانین ڕاهێنەری وەرزشی مامۆسای بەڕێستان وەکو ئێوە ڕێنمایی باتێ کە بتوانین هەم زیانی پێنەگەێنێ هەم جەستەشی تەندروست بەڵێ هیچ کاتێک دەرمان لە 100% عیلاج نییە جەنابیشتان لەوانەی بیزانن نەخۆشەکەوی دکتۆر ئەنتیبیۆتیکە بۆ نووسێ ئیلتیهابات وانە بۆ ئیلتیهاباتەکەت نەمێنێ بەڵام ئەوە نازانی کە تۆ هەر دەرمانێکیش کە ئەی خۆی ساید ئەفێکتی خۆی هەیە خراپەشی هەیە وانە تۆ ئەنتیبیۆتیکە خۆی ڕاستە بۆ ئیلتیهاباتەکە و چاکێ بەڵام مەناعە زۆر دابەزێنێت لەم لاشەوە مەناعەتی باداکە هەتا دەرمانێک بۆ نەخۆشی سەرەتان کە تۆ ئەی خۆی بەڵام لەم لاوە گرفتی کەو بۆ دروست دەکات هیچ کاتێ دەرمانەکان لە 100% چارەسەر نین ئەگە تۆ بتانی پاترۆنی لە ژیانی خۆتا دانیت بۆچی بۆ وەرزشکردن و بۆ خواردن ڕێخستن بەڵانسێ دانیت ئەمە باشترین ڕێگایە بۆ ئەوەی کە تەندروست بی بۆ ئەوەی کە نەخۆشیش نەکەویت ینی لەگەڵ یا کێشی شت نەت زیاد کات و نە زۆر زۆریش دایبەزێنی ئەمەش کارێکی باش نییە بە سەریعی بە تایبەتی کە کێش دابەزێنی ئەمەش گرفت دروست دەکات وەرزشکردن خۆی چییە لە ئەساسە تۆ بێ بزانی چ وەرزشێک هەڵە بژێری وەرزشەکان لای من یەکەم بە دوو بەشەوە وەرزشێکمان هەیە کە لەسەر دڵ کارەکە کە دڵ خێراتر لێ ئەیە وزە زیاتر سەرڤەکەی عارق زیاترەکەیتەوە ئەمە پێوترێ وەرزشانن کە کالۆری زیاتر ئەسووتێنن چەوری واتە زیاتر ئەسووتێنن وەرزشێکیشمان هەیە کە پێوترێ وەرزشی عەزەڵی عەزەڵاتەکان جوان ئەکەن و جسم جوانی بە کوردی جسم جوانەکەن لەش جوانی لەش بزەبە لەش جوانی ئەم دوانەمان هەیە بەڵام تۆ بێ لەسەر کێش بیکەیت ئەبێ دانیشی لەسەر ئەو وەرزشانە کار بکەی کە کالۆریەکان زیاتر سەرڤەکەیت و چەوری زیاتر ئەسووتێنی ئەمانەش بریتین لە سێ وەرزش وەرزشی خێراڕۆیشتنمانەیە وەرزشی پاسکیلمانەیە وەرزشی مەلەوانیمانەیە ئەم سێ وەرزشە ئەبێ بتوانی ئەوەش طبعا ستەپ بای ستەپ بەرزی کەیتەوانێ بە ڕۆژانە کە دەست پێ ئەەکەی یەکسەر بە خێرایی دەست پێنەکەی لە سێ جار لە هەفتەیەکا کەمتر نەبێت خۆی بعد لە 5 سەعات ئەو 5 سەعاتش 2 سەعاتی ئەگەر لە سەرخۆبێکی 3 سەعاتی ئەبێ زۆر بەچڕی بیکەیت ئەگە تۆ بتوێ بە ڕاستیانە وەرزشکەیت و بتوێ کێشت دابەزێنیت لەگەڵ ئەمەشاکە ئەمەش بکەی بەڕاستی لای من وایە ئەگە بەڵانست لە خواردنا نەبێ تەسیراتێکی ئەو تۆ نابێت وەکو خۆشتان دائمە گوێتان لێ ئەبێ ئەڵێن وەڵای من وەرزشی ژەکەم و هەر قەڵەویشم کۆ هەردا نابەزم بۆ چێکم تۆ بەڵانس نەکردووە لە بینی ئەو کالۆریکە وەرد گرتووە لەگەڵ ئەو کالۆریکە سەرفت کردووە توێ بزانی کە چەند وزەوەرەگری و چەندیش سەرڤەکەیت خۆی گرنگەکە لێرە ئەمەیە وەکو لە بیدایەتی شام ئاسم کرد تۆ چی ئەخۆیت چی سەرڤەکەیت باش مامۆستا ڕازە و زۆر جار خاتوونەکان ئامانجیان لە وەرزشکردن لەگەڵ پیاوانە جیاوازە بۆ نمونە ئەمان زیاترەیانەوە چاوری بتوێنەوە ئەو ناڕێکی لە جەستەیە هەیە ئەمە ڕێک بکەنەوە و بەتایبە زۆر جار بەدەست ناڕێکی کە لە بەشی ورگا هەیە یان کەمەر ئەمە زۆر جار ئەناڵێنن لەگەڵ یا ئەڵێن زۆرێک لیان بە دەموچاوم لاواز نەبێت واتە چەند شتیان بەیەکەوە ئەبێ باشترین کەواتە وەرزش یان جۆڵە بۆ خاتوونەکان نەتوانێت چی بێت بەڵێوکی سەباسم کە تۆ گەبیت سەباشترین وەرزش من بە مەلەوانی داانم کە ئەمە قسەی خۆم نییە قسەی علمە تەبعاً شارەزان ئەمە ئەڵێن بۆ مەلەکردن لە هەمان کاتە عەزەڵەکانیش دروست دەکات بەڵام ئەگە بتەوێت بە تایبەتی ورگ دابەزێنیت ئەمە تۆ ئەم وەرزشە کردو بۆ ئەوەی کە لیاقەی بەدەنیت باش بێت و چەوریت دابەزێنی
وكل بدايتها كباسم كرد أبي لها همان كاتشات ورزي عزليشي لقلاب كيت أو تمارين تايبتانا كتايبة بورك راس عمانشتكي وراسني وابز ورقيز لبيت داش بزينه بلان ورقي او تاثيره ناكا بلان من كعلم كيشك دا بزيندري حتى ورقيج لقل يا دا ابزي بلان بو او جسدي كي جوانه تبيت في ويست بورجشي ما سلكيش هي لقل يا ما بس ملتشي اول شيء تايبتانا كبورقن يعني وهي فقرات هي شيء طبعا حتما وهي انا علينا بدز اجنو كان يعني ما نجور شيء تايبتي اخوان هي بيقومان ابي تايبتي تو دانيشي مشاكل كانت حلكي هريكي به شوازك ورزشي بوب كريت بلانيمو سرها ما قسم من علم أبي بلانز به لخواردنا أجينا ورزش كردن بتنيا إسرائيلية باشا باسی خواردن کرد باسی ورزش کرد بله بیرمانە چێ خەویش زۆر گەرەنگە حتما یعنی زۆر کات ئەو خانمانەی کە زۆر وەرزشەکان ژەمەکانیان ڕێکە بەڵام پێنجی بەیانی خێ هیچ سوودێکی لێ نابینێت چکە و هۆرمۆنانی کە شەو جەستە دەریەیە پێویستە تۆ ماسوولکەکانە پشووی پێبەی و بتوانانی پشوو بە معیدەت بی پشوو بە هەموو جەستت بی بۆی ڕۆژی کە لە نوێ بوونەوەیە جارێکە دەست بکەیتەوە بۆ ورزش و ڕاهێنانەکان خەوچە گرنگە مامۆستا بەڵێ ئەوی جێکێکە تەبعاً لە هۆکارە گرنگەکان خەو بەڵێ کاتێک کە تۆ بە تەواوەتی تێرخەو ئەبیت ئێمە کاتێکی ئیسراحەت ئەەکەین جەستەمان بە تەواوەتی هۆرمۆنەکان ئەکەونە ئیش هەندی هۆرمۆن هەیە بەس لە کاتی خەوە ئیجتا بە تایبەتی ئەو هۆرمۆنانەی کە پەیوەستن بە مێشکەوە بە چاوەوانێ ئەمانە لە کاتی خەوە ئەی ڕێژرێن کە تۆ کە ناخەوی بەیانی جارێ هەست بە ماندووبوونێکی تەواوەتی ئەەکەی کاستە بە ماندووبوون کرد ناتوانانی وەرزشکەیت ئەمەیە پەیوەستەکە کاتێ کە ئێمە باسی وەرزش ئەەکەین لە وەرزشات چی زۆر گرنگە چه هۆرمۆنی زۆر گرنگە هۆرمۆنی ئەنسۆلینە هۆرمۆنی ئەنسۆلین لە ڕێگەی وەرزشەوانێ طبعا زیاتر درستی ئەکا کە زیاتر درستی کرد بە شێوەی گلیکۆز ئەچێتە ناو کێ ئەچێتە ناو خانەکانی ماسوولکەکانمانەوە ئەمە سەبەبێکە بۆی کەوزەمان باتێ بجوڵین تێگەیت بەڵام کە ئەمە ڕووی نەیە کەواتە تۆ جستەیەکی چیت هەیە سستت هەیە سست و بێهێزت هەیە ئەم بێهێزەوە لێکا کە نەتوانی وەرزشکەیت خواردنیش لەگەڵیا بە هەمان شێوە تێگەچێت کەواتە خەو یەکێکە لە سەبەب هەرە گرنگەکان بۆ جستەی بەشەر مامۆستا ڕازەوە باسی خەوت کرد لە ئەم چەند ڕۆژەیەکە لە هاوڕێیان تۆزێک بارودۆخی تەندروستی باش نەبوو کێشەیەکی ژنانەی بۆ دروست بوو کاتێ من لەگەڵی چوون بەلای سپۆڕی نەخۆشیەکانی تایبەت بە ژنان لە کۆتاییەوەتی تۆ بەوەی کە کێشت دابەزێنی وەرزش بکەیت و بە قسەکەی جەنابەت خەوت ڕێک بخی ئەو کێشە ژنانت لە ناو ئەچێت واتە چارەسەرە بێ ئێستا ڕاستە باسی دڵ و سەلامەت و هەموو ئەمانە وەرزشەکە چارەسەرەکە بەڵام هەندێک گرفت و نەخۆشیش لە ژنەکان بە وەرزشکردن و کێشدا بەزان چارەسەرە بێت بەتەکیید ئەی تۆ کە کێشت دابەزان تۆ ئەمە چاوریە لە لەشتا عنی ڕۆیشتووە ئێشکردن لە ناو جەستەیە زۆر ئاسانتر ئەبێ نەخۆشی تریشنانە هەیە تایبەت بە خاتوونەکان کە بە وەرزش چارەسەر بێت یان بە کێشدا بەزین بەڵێ یەکێک لەو سەبەبانی کە زۆر ژن بڵێن ئەناڵێنە بەدەستێک کاڵە مناڵم نابێ بەوەی چاوریەکی زۆرەوەی کە لە دەوری هێلکەیانیایەتی دەوری ڕەحمیایەتی ئەنجا زۆر کات دکتۆر پێدەڵە بڕە خۆ دابەزێنە بۆ ئەوی مناڵە بێ یەکسەر ئەوەی پێ ئەڵە بێوی عیلاجی بۆ بکات لەبەر ئەوە کەواتە چۆن تەسیراتێکی زۆری هەیە لەسەر زۆر گرفتەکان مەسەلی کێشدا بەزانن هەرۆ کەس و کسۆڵی خۆمان حرەکاتی خۆمان لە ڕۆژانەیە کە تۆ حرەکەت کرد کەواتە تەندروستیشت باشە بێت کەواتە هەموو کاتێک کێشدا بەزانن باشترە لە ئەو چوری کە لە ناو جستەی خۆتا کۆیەکەیتەوە دیوێکی تریشی هەیە خۆی زۆر جار ئەمەش ئەڵەن ئەگەر قەڵەویان ناڕێکیت هەیە پێش وەرزشکردنەکە بۆی کە بەرچاوڕوونیەکی زیاتر بێ کۆمەڵە پشکنینی پزیشکی ئەنجام ببوون منە نەکاغوت دەبێ نەکان نەخۆشی تر بێ کە بەم شوێ بەجەستە تۆ دەری خستووە ئەم پشکنیانە بەڕاستی بۆ خاتوونەکان تا چەند گرنگە پشکنێنی عام بازەکەی جانا بدوانە و ئەمانە تۆ مەسەلی خوددە تەمان چیان هۆرمۆنێکە پشکنین بۆ خۆت ضرورەتی تایە شەژمان جارێک ڕاستە چێکم هەموو شتێک شەر نییە ئیلا بە وەرزش چاکرێت تۆ خوددەیەکت هەیە گرفتی خوددەت هەیە ڕاستە لە ڕووی دەرونیەوانی ئەگە مرتاحبی خوددەژک و باسم کرد هۆرمۆنە لەوانەیە تەسیراتێکی سۆری لەسەر بێت بەڵام من ناتوان پێ بڵم 100% وەرزش چارەسەری ئەکات ئەم پشکنینانە زۆر گرنگە بۆی بتوانی بزانی چیش ئەەکەیت کە تۆ بۆ نمونە لە پشکنیەکە بۆ دەرەکەوێت کە تۆ شەکرەی نوعی دووت هەیە باشە نەشەزانیوە لەوە پێش ئەدی باشە بۆ پشکنینەی ترەزانی لەمە دوا بەرەو کوێ ئەڕۆیت چی ئەەکەیت و چی ئەخۆیت وایە ئێستا کۆمەلگای ئێمە سەی دەکەین میوە خواردن لە شەوایە ئێمە خەتەرە با بگەیان لە کۆمەلگایەکانی ترا لە سەعاتەی بەیانیە ئەیخۆن لە بینی وەجبەکانە میوە ئەخۆن ئێمە بەعەکسەوە لە شەو لە سەعات 2 هەشتەوە یخۆین
بەڵام کە تۆ زانیت نەخۆشیت بە نەخۆشیێکی شەکرە ئەمە ناکەی ئیتر ئاگاداری خۆت زیاتر ئەبیت. ڕاستە مامۆستا بێنە سەرەوەی کە یەکێت لەو بابەتانەی بە تایبەتی بۆ خانمانمە بابەتەکەمان لەسەر خانمانە زۆر خانمانەیەڵێ من جەستم ڕێکە ورگم نییە کێشم زیانیە وەرزش ناکات ئەمە تا چەند خراپە چکە وەرزشکردن چەند بۆ کەسێکی قەڵە و پێویستە ئۆنە دوو ئۆنە بۆ کەسێکی زعیف پێویستە کەسێکی جەستێکی ئاسایش دڵنیامەوە بەڵێ تا چەند زۆر ڕاستە بەڵێ چێکمەکو پێم وتی خۆ جەستەیەکی زعیف شەر نییە تەندروست بێت ڕاستە من یعنی خۆم خەڵکم بینی و زۆر زعیب بوو خۆم حەپەساوم توتی کۆرستڕۆم زۆر بەرزە یعنی شەر نییە کە زعیب بووی ئیتر تەندروستیش بیت ئەمە بە تەکیدە قسەیە وایە هەندێشتی ئێماینمانەیە جنەتیکمانەیە وراسیمانەیە ئەی هەندێشت دووراسین ئێستا کۆرستڕۆل بۆ نمونە زۆر زعیب وە زەلامەکەوتی وەڵام من کۆرستڕۆلێکی زۆر بەرزیشم هەیە ئێکەواتە ئەمە پێویستی بەوە هەیە کە تۆ هەر وەرزش بکەیت بۆ ئەوەی ئەو چەوریە بسووتێنیت چەند زعیفیش بیت باشە وەرزشکردن ینی پەیوەندی نییە بە ئەوەی کە جستەیەکی جوانە بێیان جستەیەکی قەڵەوە هەبێت لە هەمووی گرنگتر ڕێنمایی تۆ چیە بۆ خانمان کە پەلەیان نەبێت لە هەردوو لایەنەکە زۆر خانمان هەیە لاوازە زۆر پەلەیەتی لە ڕێگەی وەرزشەوە جستەی پڕکاتەوە و توانێت جستەیەکی ڕێک و جوانی هەبێ قەڵەوەکانیش پێویستیان بۆیە کە زوو کێشیان داگرن و کەمەریان نەبێ و ورجیان نەمێنێ بەڵام کە وەرزشەکەن وا ئەزانن بە مانگێ بە دوو مانگ ئەمە چارەسەر ئەبێت تا چەند گرنگە پەلە نەکەن و تا چەند گرنگە بیر لە شتی بەکارهێنانی شتی کە نەکەنەوە یعنی من بێ بۆ لای من شتێکی پێ بڵم ئەچێ بۆ لای سەحر شتێکی پێڵێ چێ بۆ لای ئەو دەرمانێکی کوردەواری پێڵێ لای ئەو دوو دەرزی بەکارێنێ بەپی ڕێنمایی تۆ تا چەند گرنگە پەلە نەکات وەرزش بکات بە ئاسایی خۆی دابەزێت خە و خواردنێکی باشیە بێت بەڵێ بڕوات بێت یعنی تۆ یەک تۆز ئیرادە و بە قووەت بێت لە مەسلەی بە تایبەتی خواردنە و ئەنجا لەگەڵیشە بۆ لە جوانێ کە وەرزش بکەیت زۆر بە سەریعی دابەزی یعنی من خۆم ئەو هینەم هەیە و خبرانەمێ لەگەڵ زۆر کەزاکە یعنی چاودێریان بووم بڵێ چاودێری تایبەت بووم لەگەڵیانە تۆ تەسەوڕ ناکەی لە 200 کیلۆ هاتوونەتە 150 کیلۆ ناشیناسیتەوە بەبێ هیچ بەکارهێنانی بەبێ بەکارهێنانی هیچ جۆرە دەرمانێکیش بەس ئیرادەی بە قوت و یعنی لەژێر ئەو تەمارینانە لەژێر ئەو چاودێریە دەرنەچەند کە پێت ئەوترێت دەڵێن چاودێری تایبەت بەو معنایە من باسیەکەم کە بە ڕێگە ئەکادمیەکەی بێت تێگەی وەرزشی کردووە لەگەڵ ئەوەشە بەڵانسی خواردنی ڕاگرتووە زۆر بە تەندروست هاتوۆتە خوارەوە بە سەریعیش طبعاً دابەزینی سەریع ئەمە خەتەرە تۆ لە کاتێکە لەو جەستەیەوانێ یەکسەر کێشێکی زۆر دائەبەزێنی ئەخەدە تۆ پرۆتینیش و کاربۆیدراتیش و چاوریش کامە هەرسێ ینی سەرچاوە سەرەکیەکەن بۆ وزەی بەشەر بە یەک ینی بە سرعەتێکی خێرادای ئەبەزێنی ئەمە تەسیراتی سلبی ئەبێت طبعاً ئەنجا جگە لە کانزاکان و ڤیتامینەکان و ئەمانە زۆر خەتەرە ئەمە ترسناکە ئەبێت تۆ حتمما وردە دابەزی ئەو وردە من بەسم ئەوە نیە کە من تۆ بڵێ وەڵام من لەمانێکا کیلویەکی جنیە فعلا تۆ لەمانێکە ئەتوانی بەلای کەمەوە 5 کیلۆ دابەزی بەڵام بە ڕێگەیەکی تەندروست ڕێگا تەندروستەکەش ئەوەیە کە تۆ 200 کیلۆی بوون با بە 150 بە با بە 120 بە 120 نۆرمالە ناو پیاوی ئێمەیە زۆر کەس 120 بەرەو سەریشەوەیە باشە کە تۆ دا ئەبەزی لەگەڵیا طبعاً ئەم چەوریەکە دا ئەبەزێنی پێست شلە بێتەوە شێوەیەک لە ناشرینی جەستە دروست دەکات لەبەرەوە من ئەڵێم کە تۆ ئەمەت کرد لەگەڵیا ئەبێ وەرزشی عەزەڵیش بکەیت بۆی عەزەڵەکانی لەگەڵیا تون بێتەوە پێستەش تون بێت ئەو پێستەش تون بێتەوە پێویست بە نەشتەرگەری جوانکاری نەبێت قرس نییە بەس ئیرادەیەکی بەسیتی قرس نمونونەکە چییە پێ دەڵم ئەمڕۆ بۆ نمونە کاربێدرات زەڕوو نییە بخۆی مێخۆ پرۆتینەکان زیاتر بخۆ میوەکان بۆ نمونە لە ڕۆژەکە لە 2 میوە زیاتر بۆت نییە بخۆی بەڵام ئەوش لە سەعات دوای دەی بەیانیەوانێ بۆ تێ تاکو چاری عەسەر ئەو 2 میوەیە بخۆی ئەویش ئەو ڕۆژانە ئەی خۆیت کە تۆ ڕۆژی پرۆتینیتە ڕۆژی کاربۆیدراتی نییە لەگەڵ کاربۆیدرات چکم هەمدی شەکر میوە ئەگۆڕێتەوە جارێکی تر بۆ شەکل لە جەستەیە کاربۆیدراتیش بە هەمان شێوە ئەگۆڕێتەوە بۆ شەکر ئەمە نابێ بێکەوە یعنی لە ژێر چاودێریکی ئەکادمیا بڕواب کە زۆر بە سەرعیدا ئەبەزی بەبێ هیچ گیر و گرفتێکی تەندروستیش زۆر باش جا مامۆستا ڕازەو بۆ خاتوونێک کە لانەی خۆی لە بواری وەرزشانە بە ئێستا بەڕێستان ڕاهێنەرێکی وەرزشین مامۆستایەکی زانکۆن هەر لەم بوارە عیشەکەن ڕچاوکردنی ڕژیمی خواردن بۆ بەڕێزت ئاسانترە بەڵام خاتوونەکە بۆ نمونە دایکی ماڵەوەیە دەوامەکە ئیتر لانێ زۆر فریانەکەی وەکو پیاوێک زۆر پابند بێت بەوە کە ڕژیمی خواردنی ڕێک بخات ڕێنمایی بەڕێزت بۆ ئەم خاتوونانە چییە؟
ئێمە هەمومان هەر ژنین هەر لە ماڵەوەین و چێژ دروستکردن هەر لەسەر ئێمە ئەنجا لە دەریشەوە کار بکەین ئەبێ لە ماڵیشەوە ئیشانەی خۆمان واجباتانە هەر بیکەین تۆ تەسەورەکی منیش عینیشت خواردن لێ نانم داوامی دەرەوە ئەکەین و بە پەلا گەڕێنە ماڵەوە خواردن دروست دەکەین هەموو ئەو مشکلەوە ئەزانی چییە ئەمانە سەبەبەکەین بەدەستەوە بۆ ئەوەی کە خۆیانی هەمالکەن هەن تااقەتیان نییە یەک شتیش هەیە لە خۆزگا لە کاتێکە خاتوونێک ئیرادە بەخەرجەیات و ئەیەوێت کێشتا بزێنە هاوسەرەکانیشان هاوکاریان بوون هەنێک جارێ خاتوونەکە لە ماڵەوە پارێزەکە هاوسەرەکەکە کوڕەوەرە دانیشە ئەم چشت و نان و خۆشە بە تەنیا با من نێخۆم وەسوەسەیەکە خۆزگا هاوکاری ئەبوون بەڵێ بەڵام ئەخە ئیرادی خۆتە تو خۆت ئیرادە بە قووت بێت من ئەڵم داعبەزم خۆم پێم خۆشە دابەزم خۆم پێم خۆشە جەستەم ئاوایی بێ نابی گوێلەوانی کە بگریت یعنی تۆ بۆ نمونە خاتون هەیە چێژ لێنێ تاکو چێشتەکە لێنێ 4-5 کۆچک برنج ئەمە بەرکوڵی پێڵێن بەرکوڵ ئەخوا باشە تۆ لە ڕۆژێکا بۆ دێ 4 کۆچک برنج بخۆی هەر لە بەرکوڵا 4 بخۆی لە دانیش ناچەنە خۆی بە قوربان ئەی لەگەڵ یا چەند گۆشت دەخۆیت هەم دیسکەوە تەزاڕوو بە بەیەکۆ کاربۆیدرات و پرۆتینە یاخود ئەمەنە هەڵەسێ ئەڕوات پاروێکە خوا هەڵەسێ چشتێکانە ئەماڵن ئەمەش زۆر خراپەنە بەسترسەوە نان خواردن و هەر هەسی تودانی جا خراپترین شتی ئێمەسە تو سێری سینیەکان کە بووە جستیان یعنی ها بچووک و زعیفن بۆ معلوماتت هەموو ڕۆژە برنج ئەخۆن سینی بەیانیان هەموو ڕۆژە برنج ئەخۆن بەڵام بە چیلکەی خۆن خۆ تاقی کەرە برنج بە کچە تاڵ بخۆ نەک ئاوا طبعا ئاوا باشە بزان نفسە دەتۆرێ حتا بە خاوینا بخۆی نفسە دەتۆرێ کە مامۆستا کەوتکمان بوات ێستا ڕۆبی هەڵەگرێ بسەبت ئەمە گرفتەکە ئەنجا تۆ تا 20 دقا مێشک ئیعازی ئەوە نایە کە ماعیدە پڕ بووە ئەمە مشکلەکەیە کە بە سەرعینان ناخۆی هەتا تۆ بە سەریعتر نابخۆی لەمایە 20 دقەیە من و تۆ بێکۆ دانیشی نانەخۆین باشە 20 دقەیە لەم 20 دقەیە لەوانەیە تۆ بە سەریعینان بخۆی 2 ئۆنی منە خوارد بێ تا مێشکی عازیاڵە با بە پڕ بوو بەسە ئەمە مشکلەکەیە تا 20 دقا مێشی عاز نایە کە تۆ تێر بوویت ئەنجا بۆ ئەوەی ئەم 20 دقەیە تۆ یعنی تۆزە گاڵتە بە عینی خۆ بکە بە مێشکی خۆ مەشغوڵ کە بە هێواشی نامخۆ یان کە بێواشیش نان ناخۆی خۆ مەشغوڵ کە بە زەڵاتەوە خۆ مەشغوڵ کە بە سەوزەواتەوانێ بۆ ئەوەی چی بکەیت کەمتر کاربۆیدراتەکە بخۆیت باشە ئەمەوەکو خواردن و وەکوی کە تۆ چۆن توانی لە ڕۆژێکا بەکاری بێنی لەگە وەرزشکردنەکەدا بابیرمان نەچێ بۆ ئەوانەی خانمی دووچیانن ئەمانە زۆر کات لە وڵاتانی ئەوروپا ببینە بە ڤیدۆ ئەڵێی بە گروپات و بە تیم ئەڵێی بەوە ئەڵێی کە هەمویان بەیەکۆ لە مەلەوانگەیەکان کە بەیەکۆم ڕۆشتن لەناو ئاواکەن لە 1 مەتریەکەیە کامە پیشی ڕۆژانیانە بەڵام لە لای خۆمان بەداخەوە کەیتر پزیشکەکەی پێڵێت تۆ دووجانی تر تاو ئەم لە ماڵەوە کرد مناڵەکەم باوای لێنێت خۆم تەندروستی با قاچم لە شتێک نەگیرێ یان نەکەوم بەسەر شتێکە بەم بیانوانە خۆی لەو جوڵە دوورە خاتەوە تا چەند گرنگە خانمی دووجانیش وەکو کەسی ئاسایی وەرزش بکە بەڵام بەپێی ئەو کۆرسەی بۆی داهەنرێت بەڵێ من پرسیارێکی جوانە ئەوە طبعا من خۆم لە وەڵنداوە دەرسەم و تۆتەوە بەڵێ دەرسی خانمی دووگیان و دەرسی کۆرپەلە لە کاتێکا کە ژنەکە دووگیانە بەردەوامە لە مەلەکردن بەڵام بێگومان مەلەکردن بە تۆزێ بە سستی نەک بەو تێمپۆ بە قووەتەی کە تۆ یەکێکی نۆرماڵ ئەیکە حتمما نابێ ئەوە ئەنجا لە ئاوێکی شابێت ئەبێ کە قاچی لە ئەرز ترازا بێت بۆ لەبەرەوەی تر تۆ کێشی خۆ دوو نەکەی لە ئاوی قوڵە هەز بە کێشی خۆت ناکە هیچی جوان هەز ناکەی کە ئەسڵەن دووگیانیت لە ئاوی قوڵە ئەنجا ئەو حرەکانەی کەیکەن لە شێوەیەکی دائیریە زیاتر بۆ نمونە خانمەکان دەزەگرن بە دەوریەکە ئەسوڕێنەوە بەس بە قاچ مەلە ئەکەن ئەمەش ئەبێتە هۆی ئەو تەوەسعی کە زیاتر ئاسانتر بێ بۆ مناڵبوونەکەی هەتا ئێستا علمی تازە مناڵبوون لە ناو بانوویە لە ناو ئاوە ئەیکەن لە ئەوروپایە ئەوانەی کە گرفتری مناڵبوونیانەیە لە ئاوە مناڵیان ئەبێت بێگومان ئەمە چی لە یەکام ئاوە طبعا ئەگە بینە سەر وردەکارێکی بێ ئاوە کە طبعا لە 34 دەرەجەی حراری کەمتر نەبێ نابێت سار بێ بۆ ئەوەی عەزەڵەکان زیاتر چی بکە نەرم بکات نەک گرژیان کات بۆ ئەوەی بۆ کاتی مناڵبوونیش ئەمە کار ئاسانی بێت بێگومان وەرزشکردن بۆ ژنی دووگیان زۆر زەڕورە حتا دوای مناڵبوونی ژنی ئێمە نازانم کاتی خۆی ئێستا نازانم چۆنە هەتا چ ڕۆژ ئەوە نابێ خۆش بشویت وا بوو ئەوەم ئەوم زۆر گوێ لێ بۆ خراپە باوەڕانە گۆڕیاوە زۆر ئەمە خراپە طبعا ئەنجا ئەو دەڵام مناڵەکە بە بۆن کەوتووە یان شتێکی وە ئەمە هەمووی لەوە هاتبوو کە تە بۆ گەنیە کە ژنەکە دوای چ ڕۆژ تۆ دوای مناڵ خۆنەژەی مناڵک ژنەکە بۆ گەنی کرد مناڵەکەشی کوشتە لەگەڵیە لە ئەوروپا یەکسەر ژنەکە خرێتە حەمامەوە شۆرێ پاکرێتەوانێ
دوای 4 هەفتە بۆ 6 هەفتە ئەم مناڵە بنەوە بۆ مەلەکردن ڕاستە بۆ ئەوی جسمی ئەم مناڵە هەم دیز ڕابێتەوانێ لەگەڵ فەزای ئەم فەزایی تکەتی هەر لە دوای لە دایک بوونیش ئەو دایکە ئەو چرتی و شتەی بۆ دروست نابێ لە ورجا چونکە بۆ ئەو مەلەکردنە هەموو ماسوولکەکانی پاراستۆ کە ڕێژەی چوری لە خۆی نەگرێ یاخو گرفتە بۆ دروست نەبێ جا لە هەمووشی گرنگتر واز لە کێشەکە بێنە ئەو قورسایە زۆری کەوتە سەر ئەشنۆکان تۆ لە ڕێگەی ئەو وەرزشی مەلەکردنەوە ئەمەش سوودەگەێنێ بە جومکە و ماسوولکەکان مامەسا بەتەکیید بەڵێ پێوکە باسم کراین تۆ لە کاتی مناڵبوونا ئەمە گرفتی زۆر بۆ ژنیە بە کە دروست کردووە فەقەرات و ئەژنۆ بە تایبەتی فەقەرات مناڵبوونە بەڵام تۆ وەرە لە کاتی سەکپەڕیا ئەو مەلەیە بکە بزان و گرفتە دەبێت ئەو گرفتە و نابێت ئێمە بێوەرزشی بێبەرنامەی وەرزشی ئەکادمی ئەم جارە ژێلەمە ئەکادمی زۆر گرنگە چۆکم تۆچی وەرزشەکەی مەشغوڵی بەڵام بە شێوەیەکی زۆر نازانستیانە مەشغوڵی ئەسڵەن هیچ سوودێکیشی لێ نابینیت زۆر سپاس زۆر سپاس بۆ تۆ بە هیوای ئەوەی هەمووی وەرزش بکەن هیواداری سەحەریش وەرزش بکە مامۆستا دایکات سەحەرخان من پیادەڕەویەکی زۆر باشەکە مامۆستا زۆر مهمە چکە منوانەیەکە دایمە خەمە بەربەر پرسیارەتی چکە گرنگە بکرێ بەتەکیید پیادەڕەویەکێکە لە وەرزشەکان کەوتم ڕاستەکەت بگۆڕە من وەرزشەکەم زۆری باش هیواداری تەنیا یەک گرفتم من هەیە لە کاتی وەرزشکردنا بۆیە هەمیشە لە با بڵێن میوانەکانمانە پرسم من یەک گرفتمە کە وەرزشەکەم دەم و چاوم زۆر لەگەڵی زعیفە بێ بۆیە زیاتر هەوڵم ئەگەر وەرزش بکەم تویانە زۆر وابێت کە بۆ نمونە بەشی سەرەوەی جستت هیلاک نەکەیت یاخود پیادەڕەوی کەوترەوە زۆر بۆ من باشە بە 40 دقیقە پیادەڕەوی ئەەکەم شەوانە زۆر باشە پیادەڕەوی شتێکی زۆر باشە وەکو پێم وتی کێشدا ئابەزێنە بام لە هەمان کاتە ئەتوانێ وەرشانی لەگەڵا بکەی کە ئەتەوێت کوێت زیاتر زعیف بێت باڵشە پاسکی زۆر گرنگە لەگەڵ مەزباح 5 دقیقە جستم گەرمەکەم دوای پاسکیلی زۆر بەکارهێنم لە ماڵ چەند دقیقە با بڵێن 10 دقیقە بە هێواشەکە تاکو تۆزە با بڵێن ڕادێم لەگەڵ دوایێتە 20 دقیقە هەنێک جارەیە گوێ لە بوون پۆدکەستە شتێک وەرەگرم تا 30 دقیقەش ئەچم بەڵێ چۆن 20 دقیقە یەکەم تۆ لەش گەرمەکەی کالۆری ناسووتێنیت لە وەرزشە ئەمە هەڵێ بڵێ من نی سەعاتم کردووە تۆ نەکەی شتاوەی کە کالۆری یعنی بسووتێنی 20 دقیقە جەستە گەرمەکەیت گەرمە بێ ئەنجا دەزەکا بە سووتانی کالۆری ئەنجاکەیت سەر ئەو تێمپۆیە ئەو یعنی چڕیە کە تۆ بە چەند چڕی ئەیکی وەرزشەکەەوە وایە لە زۆر لەسەر خۆی وایە چڕێکی معقولە ئەسا ئەمێ من باشە مامۆستا ڕازە ئەخناڵم تۆ 40 دقیقە بێت ئەگە وەرزشەکە بیدایەتەکەی 10 دقیقەی بە هێواشی ئەڕۆیت ئەمە تەواو شتێکی باشە لەبەری تەسیرات لەسەر ئەژنۆ دانەنێ دە جەسەتیش گەرمکەی ئەنجا دوای ئەوەش ئەبێ بەلای کەمەنی سەعات وەرزشکەی یعنی کەواتە 40 دقیقە بکەم بە باشترە باش هەفتەی 3 جار بێت طبعا هەفتەی 3 جار نابێت کەمتر بێت دەست خۆش مامۆستا سپاس زۆر سپاس